سڵاتان لەبێت و بەیانیتان باش بۆ هیوایی کە لەش ساغ و تەندروست بن لە هەر کوێیەکن بۆ هیوایی کە سەلامەت بن و ڕۆژێکی خۆشتان دەست پێکرد بێت. ئەمڕۆ باس لە ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە تایبەت ژنانەکەین و ئاخۆ تا چەنە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی توانیویانە ببنە ئامڕازێکی گرنگ بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگە. لەگەڵ نزمبوونەوەی یاخود ببورن لەگەڵ نزیک بوونەوەی نەورۆز خواست لەسەر شاڵی کوردی و کلاش زیاد ناوچەی پاڵنگانی سنا پێشوەختە ڕێوەسمەکانی نەورۆزی دەست پێ کردووە. بەرەوپیری بەهار دەچین و ڕێوەسمەکانی نەورۆزیش دەست پێکات. ئەم ساڵیش پێشوەختە ڕێوەسمەکانی نەورۆز لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستیان پێکردو. یەکێک لە تایبەتترینی ئەو ڕێوەسمانە کە ساڵانە لە ناوچەی پاڵنگانی پارێزگای سنە بەڕێوە ئەچێت. ئەم ساڵیش ئەگەرچی لایەنە پەیوەندیدارە حکوومیەکان وشارێکی زۆریان بۆ خەڵکێناوە، بەڵام ڕێوەسمەکە بە بەشداری بەرچاوی خەڵک بەڕێوە ئەچێت. ئەگەرچی ڕێگری زۆر بوون، بەڵام جارێکی تر خەڵکێکی زۆر ڕوویان لە گوندی پاڵنگانی ڕۆژهەڵاتی کوردستان کردووە. ئەو خەڵکە پێشوەختە ڕێوڕەسمی نەورۆزی خۆیان بەڕێوە برد. ژن و پیا و گەورە و بچووک بە شایی و هەڵپەڕخی و گۆرانی بەبیر بەهارەوە چوون. ئەم ساڵ بەهۆی تۆماری هەورامان لە یونسکۆ هەوڵدرا کە بانگەشەیەکی زۆرتریش بەو ناوچەیە بکرێت. ئەم جەژنە لە دوای ئەم کۆرۆنا و هاتیە سەو بۆ ئێرە فرە خۆشحاڵی مردم، فرە خۆشحاڵە ئێرە، فرە هەیەجانمانەست، فرە خۆشحاڵن. ئینشەڵڵا کە هەرچی ساڵە بتاین ئەم جەژنە بگرینە و بۆ خۆشحاڵی مردم. ڕێوەڕەسمەکانی نەورۆزی پاڵنگان بەهۆی هەڵکەوتەی جوگرافیاکەیەوە تایبەتن. هەر بۆیە لە بەشەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان و بگرە ئێرانیش خەڵک سەردانی دەکەن. لەگەڵەوەش ئەم ساڵ گوشارەکان زیاتر بوون. لایەنە حکوومیەکان هەوڵیاندا دەست بەسەر ڕێوەڕەسمەکەدا بگرن. هەڵپەڕکەی ژن و پیاوانیان جیا کردەوە و ڕێگەش نەدرا بە ڕێوەبەران و خەڵکەکە ئەوەی دەیانەویست جێبەجێ بکەن. بەڵام بەشێک لە بەشدار بووان دەڵێن دوای 2 ساڵ کۆرۆنا توانیان لەو ڕێوڕەسمەدا هەندێک زاخایی مێشکیان بدەنەوە. بەهۆی کۆرۆنایشەوە ئەم چەند ساڵەوە دیارە ئەم بۆنانە ڕاگیرا بوو و زۆر پێویستە کە بۆ ڕۆحەی ئەرێنی خەڵک ڕۆحەیەکی باش وەربگرن لێ ئەم بۆنانە بوونی هەبێت و هیوادارم ئیتر ئەم کۆرۆنایشە کەم کنترۆل کراوە و ئیتر ئەوە های بەرەو باشیە ڕوات هەموو شوێنێ بوو ئەو تێکەڵاویە دەست پێ بکاتەوە و بتوانین بۆنەکان بۆ ساڵەکانی داهاتوو بە گەرموگوڕیەکی زۆرترەوە بگیرێت. پاڵنگان لە ناوچەی هەورامان و نزیک شاری کامیاران هەڵکەوتووە. خەڵکەکەی دابوو نەریتی کۆلی کوردەواریان زۆر باش پاراستووە. هاوکات شاخاوی بوونی ناوچەکەش وای کردووە ڕێوەڕەسمەکانی نەورۆز زۆر بە جۆشەوە بەڕێوە بچن. ئەم ساڵیش لەگەڵ ڕێگریەکانیش بەڵام خەڵکێکی زۆر پێشوەختە ئاگری نەورۆزەکەیان کردەوە. بەڵێ ڕێکخراوەکانی کوردستان دیالۆگ کە ڕێکخراوێکە باگراوندی نەتەوەی و نیشتیمانی هەیە لە ڕێگەی پرۆژەیەکەوە کە زیاد لە 100 گەنج کۆ کردوتەوە بەیەکەوە بۆ هاندان بە کولتورکردنی خوێندنەوەی کتێب. گەنجانی بەشداربووی پرۆژەکەش سازدانی ئەم جۆرە چالاکی و پرۆژانە بە گرنگ و پێویستەزان. کۆمەڵێک گەنجن کە لە ڕێگەی پرۆژەیەکی ڕێکخراوی کوردستان دیالۆگ کۆبوونەتەوە بۆ ئەوەی هان بدرێن بۆ خوێندنەوەی کتێب.
هەر یەک لەم گەنجانە لە بوارێکی جیاوازدا حەز بە خوێندنەوەی کتێب دەکەن. بروسک قوتابیە و یەکێکە لە بەشداربووان ئەو حەز بە خوێندنەوەی ئەو کتێبانە دەکات کە باس لە مێژووی کورد و کوردستان دەکات. بۆیە لە کۆتاییشدا کتێبێکی هەڵبژار کە باز لە مێژووی کورد دەکات. ئەم پرۆژێ و هاوشانی ئەم پرۆژانە کە ئەبینین ئەکرێتەوە پرۆژانە تەرحەکرێ هاندێرێکی زۆر باشە بۆ خوێندنەوە، هاندێرێکی زۆر باشە بۆ گەنج، هاندێرێکی زۆر باشە بۆ هەموو ئەو فاکتەرانەی کە پێیوەستن بە بەم ڕۆژگاری ئێمە کە ژیانی تێدا بەسەرەبین. خوێندنەوەش بەڕاستی لەم ڕۆژە داوای لێ هاتووە گەنجی ئێمە زۆر دوور کەوتوتەوە لە خوێندنەوە و ئەم پرۆژانە وا دەکات کە گەنجی ئێمە زیاتر گەنج هان بدەن بۆ خوێندنەوە. پرۆژەکە بریتیە لە کڕینی کتێب بۆ هەر بەشداربوویەک بە بڕێک پارە و بەخواستی خۆی. ڕێکخراوەکە نزیکەی 2 هەفتەیە کار بۆ پرۆژەکە دەکات و لە پلانیشیاندایە هاوشێوەی هەمان پرۆژە لە داهاتوودا بەردەوامی پێ بدەن. ئامانجمانم بە خوێندنەوە و کەلتورکردنە چووکاوەکو لە ئێستاە تاکەکانی کۆمەلگە زۆر دابڕاون لە خوێندنەوە و ئەمەش هۆکارێکە بۆی کە ئێمە دووبارە ئاشنایان بکەینەوە بە کەلتور و خوێندنەوە و ئەو تاکانە بگەڕێنینەوە ناو باوەشی ڕۆشنبیر و فکری. بەهۆی فراوانبوونی بەکارهێنانی سۆشیال میدیا بەتایبەت لەلایەن گەنجان و لاوانەوە بەردەوام بە پێویست دەزانرێت خوێندنەوە لای گەنجان بە بایەخەوە تەماشا بکرێت و ڕێکخراوەکان کار بکەن بۆ ئەوەی گەنجان و کتێب لێک نزیک بکەنەوە. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. دین سەبارەت بە ڕۆڵی ڕێکخراوەکان قسە بکەین. لەگەڵ زیادبوونی ڕێژەی توند و تیژی دژی ژنان وەک دەزانن ڕۆی گلەیی ئاڕاستەی ڕێکخراوەکانی ژنانیش لەم ڕۆژانە زۆر کرا و زۆر جاریش بە هۆکاری زۆربوونی توند و تیژیەکان ناو ئەندرێن. بەرپرسی ڕێکخراوەکان ئاماژە بۆ ئەکات کە هەوڵی خۆیان داوە بۆ کەمکردنەوەی توند و تیژی وەشڵێت کارکردن لە کۆمەڵگایەکی پیا و سالار سەختە. ئێمە لەم راپۆرتە ئەو بابەتە دەبینن. دواتر لەگەڵ کەسێکە شارەزای لەو بابەتە قساکەین و هاوکارمان دالیا لەگەڵ چەند کەسێک قسەی کردو و خەڵکی دواندووە با بزانین خەڵک چی دەڵێ لەو بارەیە. ئەوەی کە ڕەبتی بە پرسەکانی ژنانەوە هەبێت کۆمەڵێک ڕێکخراوە ئەوانەی کە زیاتر ئێمە پێکەوە ئیشەکەین لە هەوڵی گۆڕانکاری یاساکانە لە هەوڵی پێکەوە بوون و کاری پێکەوەی لە پرسی جیاوازە ئێمە پێکەوە ئیشەکەین لە هاتنەوەی ژنانێکە ڕزگاربوو ژێردەستی داعش بوون کە ئێمە خۆمان لە 7 ساڵی ڕابردووە زۆرینەی ئەو ژنانەی کە هاتوونەتەوە سوودمەند بوون لەو پرۆژانەی کە ئێمە هەمان بۆ بەبێەوەی ئێمە هیچ دەعمێکی ناوخۆیمان هەبێ کە زۆرێک لەو ژنانەی هاتوونەتەوە سەردانی و هاتوونەتە ناو سنتەرەکان ئێمە خەیمە بە خێمە لەگەڵیانە کۆمان کردوونەتەوە و دەعمی یاسایی و نەفسی و کۆمەڵایەتیمان پێشکەش کردوون و هەروەها دەعمی ئابووریمان پێشکەش کردوون. ئەمانە هەمووی ئیشی ڕێکخراوەکانن ئەوانەی کە ئیشەکەن دیارە من هیچ تێبینی و هیچ قسە و سەرنجێکم نییە لەسەر ڕێکخراوەک بەزناو بێ. من باسی ئەواناکەم کە ڕێکخراوەکن لە ڕیزێکە ئیشەکەین ئەتوانین پشتیوانی لە یەکتری بکەین. هەموو مێژووی مرۆڤایەتی و هەموو خەباتی فیمینیستی و ژنان تەنها ئەوەی سەلماندوو کە ژن بێکەوە ئەتوانێت کار بکە. ئەوەی کێسا و پرسیارەکە ڕێکخراوەکان زۆرە و بۆچی و ئەمە دروستە بێ بۆچی و دروستە بێ لە ئەنجامی نەبوونی یەکگرتنە. کێ ناڵە یەک بگرن؟ فکری باوی پیاوسالاری لە هەرێمی کوردستانە کە نەریت پشگیریەکە، کە ئاین پشگیریەکە، کە دەسەڵات پشگیریەکە، کە دادوەر پشگیریەکە، کە عورف و عادەت پشگیریەکە. ئەمە نایڵە ژن لێک نزیک بێتەوە ئەگەر ژن هەمیشە پێکەوەیە. چونکە ئێمە هەموومان لێک دۆخێکی پێکەوەی ئابووری سیاسی کۆمەڵایەتی کلتوری وەکو یەکەین. ڕێکخراوەکانی مەدەنی و ڕێکخراوەکانی ژنان بێکەوە توانە هاوکارێکی زۆر باش بن بۆ وشارکردنەوەی ژنان و خانمان لە هەرێمی کوردستان بە تایبەتی و لە هەموو ئەو کوردانی کە لە دەرەوەی
هەرێمی کوردستانیشن ئەتوان هەردووکیان بێکەوە هاوکار بن بۆ وشارکردنەوەیان وەکۆی ئەم کەیسانی کە لەم دوایە ڕوویادا زۆرجان تاوانەکان ئەخرێتەوە سەر ئەو ڕێکخراوانە کە ئەوان هاندەرن بۆ ئەوەی کە خانمان بێنە دەرەوە ئازاد بن ئەوان ئەتوانن هاوکار بن ئەوان هاوکارن بۆ دەربڕینی ئازادیەکانمان بۆ ئازادیەکانمان دەربڕین ئەوانی کە هەستی پێکەین بێڵین. بەڵێ بۆ ئەوەی کە زیاتر گفتوگۆ بکەین لەسەر ئەم بابەتەوە ڕاو بۆچوونی بەشێک لە خەڵکمان بینی و زیاتری شانەتوانین بڵێنەوەوانە بوون کە چالاکوانن لە ڕێکخراوەکانی ژنان. بەڵام وەکوتر بە زیاتر گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین کە ئایا بۆ تاوەکو ئێستا ڕێکخراوەکانی ژنان نەیانتوانیوە لە ناو کۆمەڵگا ئەو باوەڕە دروست بکەن کە خەڵک بتوانێت لە ڕووی بەدەستهێنانی زۆرترینی وەشیاری کە ڕێکخراوەکانی ژنان هەوڵی بۆ دەن ژنان وشیار بکەن و لە مافەکانیان و لە هەر ماف یاخود هەر شتێکی دیکە کە پەیوەستە بە ژنانەوەها ئەوە من میوانێکم لەگەڵە بێت شەهلا ساڵح مامۆستای زانکۆ کە لە سۆرانەوە میوانە لەگەڵمان بەیانیت باش خات و شەهلا هیوادارم کە تەندروستبی خاتشە لە بالەوە دەست پێ بکەیت بۆچی بەتایبەتی لەم ڕۆژانەی دواییە ئەوەندە ڕەخنە ڕوبەڕووی ڕێکخراوەکانی ژنان کرایەوە لەلایەکە ڕێکخراوەکانی ژنان زۆر هەوڵی ئەوە دەن کە ئاستی وشیاری و ڕۆشنبیری ژنان بەرەو پێشەوە بەرن زیاتری بکەن بەرزتری بکەنەوە بەڵام لەلایەکی دیکەوە کۆمەڵگە لێیان ڕازی نییە. بەڵێ سلااو بیانتان باش بین و بینسەرانی کەناڵ 24 ئەوەی ئەو پرسیاری کە جەنابەت باسی کە ڕاستێکی ڕاندەکەی گەڕێتەوە لۆ سەر چەند بابەتشکەی ئەگەر کورتی بکەینەوە لە دوو بابەت بریتە لەوەی خەڵک بۆ سیر ناڕازێت لە ڕێکخراوەکانی ژنان یاخود بەمانایش کە کاتێک کە ڕووداوێک ڕۆدا خەڵکێک هەیە کە یاخود خەڵکەی زۆر هەیە کە قسە لەسەرەوەکە ڕێکخراوەکانی ژنان هۆکارن سەبەب بووینە ئەمەشان بە دوو هۆکارێک گەڕێتەوە یەک خودی ڕێکخراوەکانی ژنانە خودی کارکردن و پیشایەتی و خودی ئەدای کارەکانی ئەو یاخود ئەدای کاری ئەو کەسانەیە کە لە ناو ڕێکخراوەدان و لە هەمان کارشدا دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئایا تێڕوانینی کۆمەڵگا لە بەرچی بەو شەوێ مەبەستم لەوێ دوو ڕەهەند هەیە ڕەهەندێکیان کە بریتێ لە خەڵک تێگەیشتی خەڵک بۆ ڕێکخراوەکانی ژنان ڕەهەندێکیشت کە بریتێ لە خودی بوونی ئەو ڕێکخراوانە کە کاریگەرە لەسەر ئەوەی خەڵکە هەیە لە کاتێکە ڕووداوێک یاخود کەسێکی کوشتن ڕۆدا بەم شێوەیە قسە لەسەر ڕێکخراوەکانی ژنان بکەن ئیجار لە ناویاندا ئەگەر بینە سەر ئەوەی ئایا لە بەرچ ئەدایکاری ئەو ڕێکخراوانە هەمان پرسیار وەڵامی بێتەوەڕێکخراوەکان گەیشتونەتەوە ئاستێک کە ئێستا هەمویان لە یەک مەدانن بۆ یەک ئامانجکارەکەن بەڵام چییە کە ئێستا ڕێکخراوەکان بە هەمویان ئەو خاڵە هاوبەشە نادۆزنەوە کێشە چیە لە ناو ڕێکخراوەکانە؟ بەڵێ کێشە لە ڕێکخراوی ئایا لە چدایە ئایا ڕێکخراو لە بەرچ بەو شێوەیە دەرەکەی ئەوەشان دیسان هۆکاری دیکەی لە پاڵە یەک ئەو ستراکچەری ئەو هەیکەلی کە خودی ڕێکخراوەکەی لەسەر دامەزراندنەوە هەیکەلیەتێکی غەڵەتە هەیکەلیەتەکە کە بەڕێیەکی ناتەندروست و نادروست هاتیتە ئەو ڕادیە ئەمەشان بە چەند هۆکارێک یەک ئەگەر باسی لانی کەم تەرخەبی حکوومەت بکەین نەبوونی بودجەیە نەبوونی فەندا پارەی پێویستە نەبوونی پژێری پێویستە لەسەر ئەو بابەتانە لێ ڕێکخراو بتوانین ئیشی خۆی بەساچی بکەن ئەویان لایەنێک و بابەتشکەیە بەڵام ئەوەی کە من ئەمەوە قسەی لەسەر بکەم بریتێ لە چێ بریتێ لەوەی کە خودی ئەو ڕێکخراوانەی کاتی کار دێیدا ئەمەزرێنی ئیشی تێداکەی کەسەکە باوەڕی بۆ پرینسیپانە نییە کە لەسەری دامەزراوە کەسەکە باوەڕی بە بنەمایش ینی کەسەکە ڕۆیایەکی فیمینیستانی نییە دەربارەی مەسەلەی ژنان مەسەلەی مافە مەسەلەی پەیوەندی نێوان دوو ڕەگەزە لێرەدا خەلل دروستەکە کاتێک کە کەسێکی لەگەڵ ڕێزمەوە کەسێکی ناپیشە دەینە سەر کارێک سەر ئیشێک کە تەواو شارەزایی لە بابەتەکە نەبی باگراوندێکی ئەکادمی و زانستیانی لەسەر بابەتەکە نەبی ئەوە چی لەکەویتە ئەوەی لەکەویتەوە کە باوەڕی بە بابەتەکە نییە کە باوەڕیشی بە بابەتەکە نەبوو نابیتە کەسێکی تەواو چالاک و پرۆفیشنال و دڵسۆز لە بوارەکەیدا ئارەخراوەکانی ژنان ئەو پرسیارن لە مێژە هەن بەڵام
لە بەرچنەی توانێت جێی خۆی بگریتن یاخود لە بەرچ ئەوە مشکلەی هەر گەورەیە کە کاتێک کێشێک دروست ئەبیتن عفۆن خەڵکە هەیە وابیر ئەکاتەوە خودی ڕێکخراوەکانی ژنان هۆکارن نەک چارەسەر ئەوە بابەتێکە حەقە هەموو ڕێکخراوەکانی ژنان لە پاڵ ئەوەی کە دێن ناڕەزایی بەرامبەر بوو خۆ خراپە بەو دیاردە خراپێکە لە ناو کۆمەڵگەی خۆماندا هەیە لە پاڵ ئەوەش ئیش لەسەر ئەوە بکەین ئایا لە بەرچی تێڕوانینی خەڵک لە سابار بە ڕێکخراوەکانی ژنان بەو شێوەیە دەبێت ئەمە هەڵوێستە لەسەر خۆمان بکەین یەکەم جار باشات و شەهلا بابزانین پێناسەی تۆ وەکو مامۆستایەکی بانکۆ بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە تایبەت کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکانی ژنان لە ڕوانگەیەکۆ باباسی بکەین تا چەنە ئەوان کاریان کردو وەکو ڕێکخراوێکی هیومەنیست بنەک فێمینیست یعنی زیاتر لایەنگری ژنان ئەکەن ژنان و پیاوان پێکەوە پێک بێنن بە بەردەوام ئەڵێن کۆمەڵگەیەکی پیا و سالار لە ڕێکخراوەکان کۆمەڵگەی پیا و سالار پیاوان وە ئەمە چەندە کاریگەری خستۆتە سەر بەشەکەی تری کۆمەڵگە کە پیاوانن کە دژی ڕێکخراوەکانی ژنان ڕەنگە بێنە دەنگ یان ڕەنگە لەناو کۆمەڵگە ئەوە نەقبوڵ نەکرێن چۆن پێناسیان ئەەکەی تا چەندە کاریان بەو شێوەیە کردو بەو ئاڕاستێ ئایا پێویست ناکەن ئاڕاستەکە بگۆڕدرێ؟ بەڵێ بێگومان بە تاکید پێویستە بگۆڕدرێتن خۆی ڕێکخراو لەلای منسیە ڕێکخراو ناوەندەکە کە دیاریدێکی ناتەندروستیە کێشەیەکی تێیدا چارەسەر ئەگرێ نەوەک ڕێکخراو ناوەندێک بی لۆ دووبارە بڵاوکردنەوە یاخود دووبارە دروستکردنەوە کێشە بەڵام بە زۆری شکاو چۆن ڕێکخراو ئیشی بەبەسم لە ڕێکخراوەکانی ژنان ئافوان ڕێکخراوەکانی ژنان پێش هەموو شتێک دەبێت ڕۆئیا و تێڕوانین و دنیابینی دەچان هەبێ سەبارەت بە ڕوانگەی فیمینیستی و بابەتەکان لەبەرەوەی فیمینیزم هەمووان نەزانە بزوتنەوەکە کاری سەرەکی بریتە لە گەڕاندنەوەی مافەکانی ژنان چاکردنی ئەو دۆخە خراپ و ناهەمواری یاخود نا لەباری کە ژن تێدا ئاژی چاکردنی ئەو دۆخەیە کە ڕێکخراو لەسەر ئەو دوو بنەمایە دامەزرا ئیدی ئەو هەستە یاخود ئەو استراتیژی لەلا دروست ئەبی ئامانجی سەرەکی لەو بابەتەدا بریتە لە باشکردنی گوزەرانی ژن نەوەک خراپترکردنی لە کۆمەڵگەی کوردی خۆماندا یاخۆ دەتوانین برێت لە هەرێمی کوردستانی باشووردا بەداخەوە ڕێکخراوەکانی ژنان تاڕادەیەک ئەمن خۆم باوەڕمەوەی تاڕادێک کێشە ینی بەشدار بوونە لە چارەسەرکردنی کێشەکان بەشدار بوونەوە لە بڵاوکردنەوەی شاری بەڵام لە لایەنێشترەوە کێشەی دروستکردن لە خودی بابەتەکان ئەویشتە دروستکردنی دژیەکی دروستکردنی بەرەی ژن و بەرەی پیاو ئەوە زۆر مشکلیە ناکرێت و بەرەی ژن دروستکەی بەرەی پیاو دروستکەی لەو حاڵەتە ئەو دژیەکە دروستەبی کە دژیەکە دروست بوو ینی سەنگەرگرتن لە یەک دروستەبی ئەمن وەکو ژن پێم خەڵەتە پیاو ئیوەبی پیا وەکو پیاو پێ غەڵەتە ژن ئیوەبی ئەو دروستکردنی ناکۆچی و ململانەیە کە دەستێکی ینی یەکێک لە هۆکارەکان با بڵێم نەک دەستێک یەک لە هۆکارە سەرجەکان خودی ڕێکخراوەکانن چونکە کە بنچینە و بنەمایەکی ئاشتەوای و تەبایی و گونجانت لە نێوان هەردوو ڕەگەز دروست نەکرد چه دروستەبی دژبەری دروستەبی کە دژبەری دروست بوو ئەو حاڵەتە ئێستانە لێ دروستەبی خاتون ئەوەی کە ئێمە لە کۆمەڵگەی کوردی ئێستا پێیدا گوزێرینی ئەفۆن بریتە لە چێ بریتە لە قۆناغی ئینتقالی قۆناغی ڕاگوزێری لە کۆمەڵگەیەکی سنەتی لۆ کۆمەڵگەی مۆدێرن لەو قۆناغە ڕاگوزاریەدا کۆمەڵگە تووشی جۆرەها دیاریدە و حاڵەتی ناتەندروست و نالەبار ئەبێتەوە لەوانە لۆنمونە دیاریدەی کوشتنە دیاریدەی گرنگی نەدانە بە خێزان کە خەریکەوەی لێدێ خەڵکەکە هەیە وا پەروەردە ئەبی وا تێگەێنرێت کە پێویستە خێزان لێک هەڵبەشێنرێتەوە کە لە ڕێی هەڵوەشاندنەوەی خێزان تاک ئازادی بەدەستەگەێنێ ئەوە تێگەیشتنێکی هەڵەیە کە ئەتوەتەوی ئیش لەسەر مافەکانی ژن بکەی دەبی ئیش لەسەر گونجاندن تەبایی دوو ڕەگەزەکە بکە ئیش لەسەر بە گرنگی زانی خێزان بکەیت لەو حاڵەتەدا ئەتوانانی ئازادی تاکێک دەستەبەر بکەیت بەبێ ئەوەی ڕوبەڕووی کۆمەڵگا ڕوبەڕووی نۆرمی چەسپاو ببیتەوە ڕوبەڕووی ئاین ببیتەوە ئیشی ڕێکخراو ئەوە نییە ناشیرینکردنی جیهاتەکان بی ناشیرینکردنی ئاین بی ناشینکردنی پیاوبی ناشیرینکردنی خێزان و کۆمەڵگەبی
ئیشی ڕێکخراوی نەژنان بەدەستهێنانی مافەکانی ژنانە و لە هەمان کاتدا پێم وایە زۆر زەرورتر هەیە لە بەدەستهێنانی مافەکانی ژنان ئەویش بریتە لە چێ لە بڵاوکردنەوەی هۆشیاری فیمینیستی لە ناو ژناندا و لە ناو پیاوانشدا کە ئیشت ئەوە بوو ژنێک پێ بگەینی ئەوە پێم وابی ئۆتۆماتی چەند مافی بەدەستەگا بەڵام ئەگەر تو بتێ ماف بە ژنێک بدەی بەبێ پێی بگەینی ئەوە ئەو دیاریدە نەخوازراوانەی لە دروستە بێ کە ئێستاکە هەیە. باشە خاتوشە لە ئێستا بۆ نمونە ڕێکخراوێکی ژنان کۆمەڵە ڕێکخراوە کۆبنەوە بەیەکەوە ئەڵێن بۆ نمونە لە مەیدانێکی فلان شار کۆ ئەبینەوە ئەمە ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنیە ئەبێ پێش هەموو کەسێک خەڵکی مەدەنی بەدەنگتانەوە بێت بە دەنگی ڕێکخراوەکەەوە بێت بەڵام لە کاتی گردبوونەوەکە دەبینی زیاتر لە 50-60 کەس زیاتر کۆ نابێتەوە بە شەرتی ئەگەر ئەمە لایەنێکی حزبی بواە یاخود لایەنێکی دەسەڵاتدار بواە ڕەنگە بڵین ئەمە ئینتیمایەکی حزبی هەیە بۆ ئینتیبا حزبەکە کەمە بۆ کەسەکان بەڵام ئێوە لایەنێکی کۆمەڵگەین لایەنێکی مەدەنین بۆ هەمیشە کاتێککە گردبوونەوەکانەکەن بە شەرتێ داوای داکۆکیکردن لە مافەکانی ژنانەکەن کەمترین خەڵکی کۆمەڵگە چ لە ژنان چ لە پیاوان لەگەڵ ئێوە کۆ بنەوە ئەمە کێشەکە بۆ چیە گەڕێتەوە بۆچی دەنگتان ناگات؟ بەڵێ تێگەیشتنەکە جوانە سەبارەت بۆ بابەتە هۆکارێکی ئا لەبەر لۆچە ئەگەڕێتەوە ئەمە ناوی ئەوی لە فکر بکەین کە تێگەیشتنی کۆمەڵگەیەکی پیاو سالار سەبارەت بە ڕێکخراوەکانی ژنان خەریکە توند ئەکرێتەوە مەبەستم لێرەدا ئەوەیە ینی وەی لێ هاتیە ڕوئایەکی ناشرین شێوەیەکی ناشرینی کۆڕێکخراوەکانی ژنان و چاڵەکوانەکانی ژنان دراوە بە کۆمەلگا ئیدی لەو حاڵەتەدا چێ دێتە پاڵی کەس ناهێتە پاڵی خەڵکوە تێگەیشتە ڕێکخراوی نەژێن بریتە لەوەی کە تو کچێک لە ماڵەوە دەری بینی لەگەڵ ڕێزمە بیخێ سەر شەقام بەبێ ئەوەی کەس مافی ئەوەی هەبی لێپرسینەوەی لێ بکە کەس مافی ئەوەی هەبی تەداخل بە ژیانی بکە کەس مافی ئەوەی هێبی پێی بڵێ ئەمە بکە و ئەمە مەکە ینی مەبەستمەوە خەڵکوە تێگەیشتنە ڕێکخراوەکانی ژنان بریتە لە ئازادیەکی ڕەهای خودی تاک لە ناویشیانداژن کە ئەو تێگەیشتنە لە ناو کۆمەڵگە دروست بوو بێگومان هیچ کەسێک نایەتە پاڵی کەس نایەتە ناو ئەوەی کە چالاکیەکان لە چالاکیەکانی ڕێکخراوەکان بەشدار بین ئەویان لانی کۆمەڵگاوە لە هەمان کاتدا ئەگەر بینەوە سەردیسان ڕێکخراوەکان چالاکی نابێت لە پێی ناو چالاکی بیتن مەبەستم لێرەدا ئەوەیە کە ناکرێت ڕێکخرا و چاڵاکی بکە لەبەرەوەی دیاری دەچی کوشتنیە یاڵا سبەینە هەموو خڕ ببینەوە چاڵاکی بکەین شتیوە ناکرێت کە تو دەی چاڵاکیەکەی دەی خۆپیشاندانەکەی دەبی باگراوندت هەبی لەسەر ئەو بابەتە ناکرێت ئەمن لێدوان لەسەر بابەتێک بدەم لەسەر دیاریدەیەک بدەم بەڵام لە هەمان کاتە دوای پێچەوانەی لێدوانەکەی من زانیاری بگاتن لایەنێک تۆمەتبار بکەم دوای پێچەوانەکەی دەربکەویتن لێرەدا مەبەستم لە چیا ناکرێت گردبوونەوە لە پێناوی گردبوونەوەدا بکرێت بەڵکو دەبێت خۆپیشاندان بە ئامانجی چارەسەر بیتن بە ئامانجی ئەوە بی کە تو خەڵکی زیاتر هاودەنگی لەگەڵ خۆت خەڵکەشی زیاتر لە پیاوانی ئاینی لە خەڵکی ئەکادمی لە خەڵکی ڕۆشنبیری و هەتا خەڵکەشی ئاسایی لە خۆت کۆت بکەوە کە دژ بە و دیاری دێ بن بەڵام ئەمە لە کوردستاندا ئەو مشکلێمان هەیە ئەو شتانەی کە بە ناوی ئەو شتانی کە لۆ تاکداوەکرێ وەکو ئازادیە مافی مرۆڤان بەشێکی زۆری خەڵک دژێتی لەبەرتی لەبەرەوەی معریفەی ماف تێگەیشتنی ئێمە وەکو تاک لەنا ئەو کۆمەڵگایدا کە پێشتر لە کۆمەلگا سنیەتەی نوێستاسینە کۆمەلگا مۆدێرنە ئەو تێگەیشتەمان هەندێک هەڵەتیدا هەیە مافەکان بە هەڵە هاتوون چەمکە فیمینیستی و چەمکەکانی دیکەی جێندەری بە خەڵەت هاتنە ناو کۆمەڵگا لەو حاڵەتەدا خەڵک دژی ئەوەستیتر نەوەکە ببیتە بەشێک لە چارەسەر ئەجینە ئەگەر بێ سەر حەق بەسم دیاری دێتچی کوشتن بە ناوی شەڕەوفەوەکرێ ئەمن وە ینی وە چاوەڕێیەکە بۆم پێ باشە کە خەڵک هەموو کەسانی باوڕیان بە مافی ئینسانیەتە بە دەر لە مافی ژن و پیا هەموو ئەو کەسانی لە مامۆستانی ئاینێ لە خەڵکی ڕۆشنبیری ئەکادیمی لەوانی کە لە ناوەندا زانستی معریفیەکان ئیشەکان بینە سەرجادە و نەکمەوە ینی بێری سەرجاد مەوسەوێ لە خۆپیشاندان بکەن و دوای خۆپیشاندانەکە تاو بوو هیچ دەرەنجامەی لێ نەکەوتونە ناڕزایەتی دەرببڕن بەس لێرەدا ڕێکخراوەکان نەهاتینە ئەو تەنسیقە دروست بکەن ئەو لینکە دروست بکەن لە نێوان چەمکەکان و لە نێوان کۆمەڵگا کە ئەتووەت لە خەڵکی کرد خەڵک و هەز بکات دژیوی لێرەدا نایەتە پاڵەت
لۆیە پێویستە ئیش لەسەر ئەو بابەتە بکرێتە. باڵێ زۆر سپاس بۆ شەهلا ساڵح مامۆستای زانکۆ ئەم بەیانیە سەبارەت بە ڕۆڵی ڕێکخراوەکانی ژنان و کێشە ئاریشانی کە ئێستا ڕوبەڕووتانە بێتەوە وەکو ئەوەی کە باسمان لێوە کرد. سپاس کە لەگەڵ مابوویتەم بەیانی. کەمێکیش باس لە ڕۆڵی ڕێکخراوە کولتوری و فەرهەنگیەکان بکەین. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەروەها ڕێکخراوە کولتوریەکان بە یەکێک لەو ناوەندە گرنگانە دانرێن کە دەتوان ڕۆڵیان هەبێت لەسەر گۆڕین و ئاراستەکردنی فکر و ئایدیای کۆمەڵگە و هەروەها تاکەکان لەسەر زۆرێک لە بابەتە فکری و نەتەوەی و نیشتیمانی و هەروەها کۆمەڵایەتەکان بۆ گەیشتن بەو ئامانجەش ڕۆژ بە ڕۆژ ژمارە ئەو ڕێکخراوانە لە هەرمی کوردستان زیاتر ئەبێت. ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و ڕێکخراوە کولتوریەکان بە پردێکی گرنگ لە نێوان هاوڵاتیان و دامەزراوە حکومیەکان دادەنرێن. لە ڕێگای سازانی دیدار و سیمینارەوە توانیویانە ڕۆڵێکی گرنگ لەو بارانەدا ببینن کە ڕێکخراوەکانی لەسەر دامەزراوە وەکو پرسە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکان و هەروە پرسەکانی ژنان و پرسە نەتەوایەتی و نیشتیمانیەکان. ئەم ناوەندە ڕۆناکبیریانە کە لەسەر بابەتێکی نەتەوەیی نیشتیمانی مێژووی و لایەنێکی گرنگی ژیان کە تا حدێکی زۆر فەرامۆش کراوە قسە ئەکەن هەم زیندویەک بۆ بابەتەکە ئەگەێڕنەوە هەمیش خەڵک بە شتێک ئاشنا ئەکەن کە جیاوازە لەوەی کە بەعام باسەکرێت کە سیاسەتە لەبەرەوە زۆر گرنگە هەبوونی ئەم ناوەندانە و خاڵێکی تریش ئەوەیە بەڕاستی استراتیژی ئەم ناوەندانە استراتیژێکی هاوبەش بێت و بە ئاراستەیەکی وەها ئیش بکەن کە لە خانەی هێرشکردن و ناشرینکردن و ئەوانە بێنە دەرەوە. ڕێکخراوە کولتوری و ئەدەبیەکان هاوشانی زۆرێک لە ناوەند و ڕێکخراوەکانی دیکە توانیویانە ڕۆڵی گرنگیان هەبێ لەسەر ئەو گەنجینە گرنگەی کە دەبێت تا شوناسی نەتەوایەتی ئەویش کولتور و ئەدەبە لە ڕێگای دەرخستنی ڕۆڵی نووسەران و ئەدیبان لە مێژووی نەتەوەکەیاندا. ڕێکخراوی کوردستان دیالۆگ وەکو یەکێ لە ڕێکخراوە کولتوریەکان توانیویانە ئاوڕێکی جددی لە ئەدیبانی کورد و نووسەران بدەنەوە. وەکو ڕێکخراوێکی کولتوری و فەرهەنگی لە نێو کۆمەڵگەی کوردستان و بە تایبەتیش لە سلێمانی پایتەختی ڕۆشنبیری کوردستان زنجیرێک چالاشیمان ئەنجام داوە لە بوارە جیاوازەکانی ئەدەب هونەر بە کولتورکردنی خوێندنەوە کۆڕی ڕۆشنبیری سیمینار پانێڵ و چالاکی جۆرا و جۆری کولتوری بە ئامانجی ئەوەی کە ئێمە لە پایتەختی ڕۆشنبیری کوردستان و لە هەرێمی کوردستانیش شوێن دەستمان هەبێ لە گەشەپێدانی ڕۆشنبیری گشتی و گەشەپێدان و بژاندنەوەی کولتور و فەرهەنگی کوردی. هەندێک کارمان هەیە مثلا فرە ڕەهەندە کارەکانمان بەڵام یەکێک لە سەرکلیترین چالاکیەکانمان بە کولتورکردنی خوێندنەوەیە. ئەویش دروستکردنی زەمینەیەک لەبینی نووسەر و خوێنەر و هەروەها وەرگێڕەکانیش بۆ نمونە وەک چالاکیەکەی ئەمڕۆمان و هەروەها لە چالاکترمان هەیە زیندووکردنەوەی شاعیرانە بۆ نمونە دیداری شاعیرانمان هەیە. زۆرێک لەو چالاکیە کولتوریانەی لە شاری سلەیمانی ئەنجام دەدرێت بە دەر لە ناوەندە حکومیەکان لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیەوە ساز دەکرێت. ئەمە ژوای کردووە لە پاڵ زۆرێک لەو چالاکیانەی کە ناوەندە ڕۆشنبیریە حکومیەکان سازی دەکەن چەندین چالاکی کولتوری و ئەدەبی لەلایەن ئەو ڕێکخراوانەوە بەڕێوە بچێت. دالیا کەمال کوردستان 24 سلێمانی. هاتنی ساڵی نوێی کوردی و دەستپێکی بەهار و جەژنی نۆرۆز وای کردووە پیاوان ڕوڵە کڕینی جلوبەرگی کوردی و هەروەها کە ئەم شتانە لە خۆ ئەگرێ کڵاو جامانە کلاشی هەورامی ئەو بابەتانی کە جلوبەرگی پیاوانە بکەن کە وەک خۆیان ئەڵێن دەیانەوێت ئەم کولتورە نەتەوەییە هی کورد بمێنێتەوە. کلاش و جامانە دوو لە پێداویستە سەرەکیەکانی کولتور و فۆلکلۆری نەتەوەی کوردن. هاوڵاتیان زیاتر لە کاتەکانی بۆنە و ئاهەنگەکان لە بەریانەکەن بەڵام لە ساڵانی ڕابردوو بە تایبەت لە شکستەکانی سەدەی ڕابردوو تا یاخود تا سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردوو تا سەرەتای سەدەی 12 جلوبەرگ و پێڵاوەکە یاخود پێڵاوی سەرەکی کوردی ئەو جۆرە کلاشانە بووە.
بە بۆنەی نەورۆزەوە بازار جمەی دێ و هاوڵاتیان بە گوێرەی پێویستیەکانیان ئامادەکاری دەکەن. یوسف بۆم نەورۆزە جلی کوردی دووریوە و هاتووە کلاشەکانی سپی بکاتەوە. ئەو دەڵێت چۆن پێڵاو پێویستی بە بۆیەکردنە کلاشیش بە هەمان شێوە دەبێت پاک و خاوێن بکرێتەوە. هاتین بۆ کراش نوێکردنەوە ساڵانە جارێک دوو جار دێن بۆی کراشەکەمان نوێکەینەوەکو چۆن پێڵاو پێویستی بە نوێکردنەوە و بە سبوغ و بە جوانی هەیە. کراش بە هەمان شێوە ساڵانە جارێک دوو جار نوێی دەکەینەوە و سبوغی دەکەینەوە بۆی بە جوانی دەرکەوین لە بەتایبەتی بۆ ڕۆژی نەورۆز کە سەری ساڵی کوردیە و ڕۆژێکی نەتەوەی گەلی کووردە ئەو دەمانێت لەو ڕۆژە بەجلچی کوردی و بە پێڵاوی نوێەوە دەرکەوین. شوان 18 ساڵە کاری پاکردنەوە لە قاڵبدانی کلاش دەکات کە بە چەند قۆناغێکدا دەڕوات و لە قاڵبدانەوە دەست پێ دەکات بۆ ئەوەی دەقی کلاشەکە ڕێک بێتەوە. دواتر با تێکەڵەیکی تایبەت سپی دەکرێنەوە و دادەنرێت بۆ وشک بوونەوە. لە دوا قۆناغدا بە فڵچەیەک ئەو مادە زیادەیی کە پێوەیەتی لێ دەکرێتەوە. با گوتەی شوان بەم جۆرە کلاشەکە وەکو سەرەتەی دروستبوونی لێ دێتەوە. پێشەوەی دێ کراشمان لۆ دێنیتن دێن قالبەچی لێ دێن جوان بە فاسۆی لۆی دەشۆین ئەوجە سپی دەکەینەوە ئەجە دوایە ئەو قەرەمەی لێ دێن شین و سۆر و کلاشەکە نوێ دەبتەوە. سارانەش هەیەتن هەموو سارە ناکرێت کراشە چی بکڕێتن دێتن لۆی نوێ دەکەینەوە فەرق ناکە لەگەر نوێی. ئەوە سبوغی ئامۆشینە و فاسە و غەڕێ ئەمە بەکاری دێنین زۆرگەوەی کرشانی بەکاردێنن خەرک بەس ئەمە کرشانی بەکار ناینین ئەو کرشانە تۆزی زۆرە. ئەو کراشەی لە پێ دەکاتن شمەکانی دەگریتن بەس ئەو شمە ئەوەی ئەمە بەکاردێنین شمەچی ناگریتن. کلاش مۆرکێکی کوردیە و تەنیا کورد دەتوانێت دروستی بکات لەبەرەوەی وردەکاری زۆرە و بەدەست دەچنرێت. بەشێکی ئەو پیشەکارانەی کلاش دەچنن لە منداڵیەوە فێری بوون و پشتا و پشت پیشەکەیان بۆ ماوەتەوە. لە نێویشیاندا کلاشی دروستکراوی ناوچەی هەورامان با براند دادەنرێت. تەواوکاری پۆشینی جلوبەرجی کوردیە لە بۆنە و ئاهەنگەکاندا بە تایبەت لە جەژنی نەورۆز و بۆنەکانی مانگی ئاداردا. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر. بازاری کلاش فرۆشان ئێستا گەرمە. چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ نەورۆز و بەهار خەڵک بە شێوەیەکی بەرچاو ڕویان لە کڕینی شاڵ کلاش ئەمانە کردووە لەگەڵ ئەوەی کە نرخی دوورینی باباسی شاڵ بکەین. نرخی دوورینی شاڵ و کڕینی شاڵ بەراورد بە جلی کوردی ئاسایی بەرزە بەڵام خەڵک خواستێکی زۆری لەسەر. چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ دەستپێکی وەرزینووی بەهار. ئەمە ژوای کردووە ئەو کەسانی جلوبەرگی کوردی و بە تایبەتی تر جلی شاڵ دەدورن بە شێوەیەکی بەرچاو سەرقاڵ ببن. عادل نزیک بە 30 ساڵە کاری دوورینی شاڵ و فرۆشتنیەتی لە سەرەتای مانگی ئازارەوە دەستیان بە ئامادەکاری بۆ بەهار و نەورۆز کردووە. بێگومان ئێمە لە مانگی سیا لە مانگانی بۆنەکانی ئازارە ئامادەکاری تەواو بکەین. من خۆم یعنی ئامادەکاری تەواو کرد دوکانەکەم هەموو شتەکانم بێناوە کامل شتی فۆنکلۆر شتی کوردەواریم بێناوە ئیشەکەی پیشەکەی مرۆ پیشە زیاتریشی شاڵ و کلاش و شتە فۆنکلۆرەکانە ئێتە خەڵکیش تەبیعی تێری خواردن لە شتی تازەگەری و لە مۆدل تازەگەری ئەوانە بەگەڕێتەوە بۆ شتە فۆنکلۆرەکان. بێگومان ئێمە خەیاتین ئیشەکەین زیاتر ڕۆژانە مشتری ناڵێ ئیشکەینە خەیاتیکەین. سەختی زۆرمان لەسەر ئەرکی زۆرمان لەسەر دوین لە ئەو کاتانی کە بازار دوکان کرێت شەوکەین و دوکان لەو کاتانەیە ئەمە خۆمە ئامادەکاریەکەین بۆ دوورینی قاتەکانمان بۆ نۆرس کە فمانی فرێکێت. ئێستا ئەم ڕەنگانە بۆ گروپی هەڵپەرچە ئابابیلێم دووریەوە. شاڵەکان لەگەڵ جیاوازی ڕەنگیان سێ جۆری جیاوازیشیان هەیە. لەوانە شاڵی هەورامان و زاخۆ و ڕانیە. نرخ و شێوازی هەر سێ جۆرەکە جیاوازە و کوالەتی شاڵەکانیش بەپی ناوچەکان دەگۆڕێت. شاڵی هەورامان شاڵێکی احتیاجی وشتی چاکە ئەوە تقریبا لە 200 تا 250,000 بە دینارە. شاڵی پشت دەروبتوێنی ژڕانی و خەڵازی پێڵێن بە زمانی ئاوا لە 250 بۆ 300 بۆ 350 بۆ 400. شاڵی زاخۆ باشترین شاڵە کوالیتیان باشترە لە بەرکردنیان خۆشتر ڕەنگانیان جوانترە لەم ڕەنگە و دەست پێکات تا 13 بۆ 15 ڕەنگی هەیە. ئەوانش لە 500 دلار دەست پێەکە هەتا 1200 دلار. یاخۆزگاڵێن هەورامان شەنێرە هەورامان لە بەریکە. ئێستا قماشی زاخۆییە بە دەسووری خۆمانی دوورین هەر بە دەسووری بڵێن جلی شاڵی دوور احتیاجی ئاوای دوورین. ئێستا ئەمە شاڵی زاخۆییە. باشە ئەمە ڕەنگی زاخۆیی قماشەکەی زاخۆییە. وەکو خۆمانی دوورین هەورا تەبیعی هەڵەبجە شارە زوور سلێمانی هەولێر بە دەسووری هەولێرە دوورێ.
ماشەکە زاخۆیە دوورینەکە هەر احتیاجی بە دوورین بە جلوبەری و شۆخۆڕانگە و شاڵە دوورێ. بە شێوەیەکی بەرچاو ئەمساڵ هاوڵاتیان ڕویان لە کڕینی شاڵ کردووە بۆ بۆنەکانی ئادار و نەورۆز. نرخی شاڵەکانیش لە 250,000ەوە دەست پێ دەکات و گرانترین جۆریان شاڵی زاخۆیە کە نرخەکەی سەر و 1200 دلارە. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. ڕنگ دیاری نییە و شێوازی دیاری نییە بەخواستی کەسەگەی دێت لێرەکە یەکە دوکانی شاڵەکە شاڵی زۆری تەیە سێوە شاڵە. با زیاتر سەبارەت بە جلی شاڵ و دوورینی و کاتەکەی و ئەو جۆرە قماشەی کە تیا بەکارهێت زیاتر قسە بکەین و بزانین کە چەندێک تا ئێستا خەڵک جلی دووری و چەندێکیش سەر لای ئەو خەیاتانە جل هەیە کە بە تایبەتی لەگەڵ عادل عەلی کە بەرگدورە لەگەڵ ئەوە قساکەم بەیانیت باش کاک عادل پێم بڵێکە جلی شاڵ کە ئێستا باسمان لێوە کرد نرخەکانی لە چەندەوە تا چەند دەست پێکا و بۆچی ئەوەندە نرخی گرانە؟ بەڵێ بەیانی بەڕێستان و بەیانی بینەرانی کە 24 باش ئەگەر بمانێ باز جلی شاڵ بکەین جلی شاڵ بێگومان جلێکە جلێکی کولتوریە زیاتر بووە نرخی گرانە چۆن لە بازاڕەکانی هەموو جیهانە هەنێ شتەیە کولتورە تایبەتە بە کولتور و بنەتەوە بە شێوازی ئەو نەتەوە خۆیەوە کوردیش بێگومان گەلێ نیە بێ بەش بێت لەو کولتورە لەو تاریخە کۆنە ئێمە گەبمانی باز لە شاڵکەین شاڵ جۆری زۆرە ڕەنگی زۆرە سیعری چۆنە هەموو شتەکانمانێ باسکەین لەو ناچێت بتوانین لە کاتێکی وا حەق بە هەموو شتەکان باسکەین تا چەند فریاکەین و تا چەند ئەتوانین باسێکی لێ بکەین و لە خزمەتان نابم. بەڵێ کاک عادل جۆرەکانی شاڵ چەند جۆرێکی باش فەرموو جۆرەکانی قماشی شاڵم پێ بڵێ یاخود جلی شاڵم پێ بڵێ. بەڵێ جۆرەکانی شاڵ بێگومان سێ جۆر شاڵ هەیە شاڵی هەورامان هەیە شاڵی ڕانیە هەیە کاڵین ڕانیە مەمەسمان پشت دەرو بتوێنە شاڵی زاخۆ هەیە شاڵی زاخۆکە کوالیتی لە هەردووشیان باشترە بە حکومی کە پێشکەوتنی زیاتری تابەدیەکرێ و زاخۆ منتیقی بادینان جوانتر ڕسم و جوانتر شتەکە دروستەکەن شاڵی پشت دەرو بتوێنیش بێگومان شتێکی زۆ چاک و زۆر ڕێک و پێکە شتێکی زۆ تایبەتە لای ئەمە سەرفیاتی زۆرە من خۆم بێگومان 30 ساڵە بۆ 30 ساڵە بێ پیشەم ئەم پیشەی شاڵدورینە لە مناڵی مۆتای ئێستا خەریکم پیشەم شاڵەکان کە دەستمان نەکەوێ ببوورە شاڵی هەورامان باز نەکە شاڵی هەورامانیش شاڵێکی تایبەتە ئەویش شتێکی جوان و ڕێک و پێکە بێگومان لە بیدایەتی سەرەتای میشۆ لای هەورامەکان دروست بوو ئەویش هەر بێبەش نەبوو لەو پێشکەوتن یاخود لەو بەکارهێنانی ئەوجلە ئەمە بە کورتی باسی هەستێ ناوچەکەی کورسامان کرد جۆری شاڵەکانی جۆرەکانی زۆرن هەورامانەکە ئەم کۆت باریکەی سەبا بڵێن کاڵێن شاڵی هەورامان بەچی جاکرێتەوە کۆتی ئێرە باریکە ئەمە کۆتەکەی باریکە باشە ئەمە تاوان هەموو ڕەنگەکانی هەیە ئەم شێوە قاتی هەورامانی پێڵێن ئەمە ڕەنگی زۆرە کاڵێن شاڵی مەسەن بوون و پشت دەرەوە بتوان ڕانیە ئەم ڕەنگی هەیە ئافو ئەم کۆتی هەیە ئەم کۆتە بە هەمان شێوە کۆتی ئاوها قەدەکرێت ئێمە خۆمانەوەی کە لە بازارە ئازاین پێ بە زمانی ئێمە پێوتری شاڵی ڕانیە پشت دەرەوە بتوێن ئەمەش تەواو ڕەنگی زۆرە بمانێ ئەمە زیاتر هەر لە هەورامانەکە و لەمانە زیاتر ئێستا لەم قاتانەی بەردەسم زیاتر لەوە لە 6 بۆ 50 ڕەنگی هەبێ هەبە هەموو ڕەنگان لەبەری خۆم ڕسەوزەکە و هەموو ڕەنگانی هەیە باش کاک عادل چۆن ئەم قماشانە دروست دەکرێت دروستکردنەکەی چۆنە؟ بەڵێ ئەگەرمانی باسی دروستکردنەکەین وردەکاری زۆرە لە باسکردنەکە بێگومانە مووی حیوانە تەمان مووی حیوان لە چی دروستەکەی لە مووی حیوان دروستەکەی تەبیعی مووی حیوانیش هەمومان نەزانین دیهات نشین بوون و لە دیهاتا ژیاوین مووی حیوان بریتە لە چەند ڕەنگێک شینیکی سپی خورمایی ئەم ڕەنگانە کەیسە حەزارەتی پێشکەوتن چی لێ هاتووە ئێستا ئەم ڕەنگی دەستی من ئەم پێوتری قاتی زاخۆیی باشە ئەم پێوتری قاتی زاخۆیی کۆتەکەی پانە وەکو چۆن باسیوانی کەمان کرد ئەمە کۆتی پانە ئەمە چەند ڕەنگێکی هەیە ئەمە ڕەنگێکێتی ئەمە دوو ڕەنگێتی ئەمە سێ باشە جیا لە ڕەنگەکان کاک عادل سێ ڕەنگە بشان بێنە جینا ڕەنگەکانی زۆر باشە جیا لە ڕەنگەکانی کاک عادل شاڵ هەر پێشتریش ئاها ڕەنگی هەبووە یان هەر شاڵی جاران هەر ڕەنگێکی مەرەزە ئاسا و قاوەیی هەبووە و تەواو ئێستا نوێگەری تیاکراوە یعنی ڕەنگەکرێت یاخود بەڵێ بە تاشید بەڵێ من ویسم ئەوە بڵێم جاران ئێمە کە ئیشی شاڵمان کرد لە نەوەدەکانە تەمەن نەوەدەکان بڵێن لە هەشتاکانە جەماو بێمە لە هەفتاکان لە ساڵانی ڕابردووی تریشا لە نەوەدەکانە من میشەمە کرد چەند ڕەنگێکە بوو ڕەنگی خورمایی ڕەنگی شین ڕەنگی ڕەشە بوو ئێستا پێشکەوتنی ئەم شاڵە چی لێ هاتووە ئەوژ لە شتەکانی کە لە چۆن لە هەموو شتەکان ڕۆ پێشکەوتن چووە ئەمیشە پێشکەوتنی بە خۆی بینی و بەشاری زۆر ئێمە لێرا سێ ڕنگمانەوە سەر لە دوکانەکەی منە لە پشتی کامێرەوە جامخانەکە مبالغانە بە زیاتر لە 6 بۆ 50 ڕەنگی تایە
ئەم ڕنگان تەبیعی ڕەنگن چۆن ڕەنگن سەوز لێ بەری جناو یاخود ئەو کراسی بەری ئەو جانی کە لە بەری خەڵکان تەبیعی هەموو لۆکەن یا مادەی خاوەن یا مادەیەکی ترن ڕەنگیان لێ دێ ئەم ڕنگانش کە ئێستا ئەکرێت ئەم ڕەنگە شین و ڕەنگە سەوز و ئەم ڕەنگە شینانە بێگومان ئەمە ڕەنگەکرێت چۆن ڕەنگەکرێت بەس ئاشیوازی ڕەنگەی چۆنە ئەمە مەرەزی سپیە باشە مەرەزی سپیە دێنی ڕەنجەکەن ڕەنگەی چۆنەکەن ڕەنگەکەی وەکو خومی جل ئێستا ئەم ڕەنگەکە ئێن لەم شاڵانە هەر ئەو ڕەنگەیە کە تۆ لە بەرێکی مەسەن مارکێکی ئەڵمانی مەسن بۆ نقماشێکی تورکی یا کاڵایەکی تورکی چۆن ڕەنگەکرێ بە ڕەنگێکی پێشکەوت و ڕەنگی ئەڵمانی تۆزی ئەڵمانی لێن تۆزێگەێن لە ئەڵمانیاوە دێنی ئەدێ لەم ڕنگانە مەسن لە تورکیاوە ڕەنگی تایبەت دێنە دێ لەمانە ئەو ساعیلم پێشکەوتون بۆ گوێسە مەسن بە ڕەنگی گوێز ڕەنگیانەکە دوای کاسی کابرا مەسن ڕەنجیان لیا قەمیسەکەی ئەو ڕەنگەیە باشە کاک عادل کوالێتی شاڵەکە نایەنێتە خوارەوە ئەم ڕەنگانە کوالەتی شاڵەکە نایەنێتە خوارەوە ڕەنگانە ینی ئەوەی کە مەرغوب بە هەر قاوەیەکەی و ڕەنگە ئەسڵەکەی خۆیەتی یا ئەمانش وەکوەوەی تر هەر مەرغوبن بەنمونە بینین چۆنی ساڵێن ناو کوردی خۆمانە لە بیدایەتی باوا پیرمانەوە کە ڕەنگمان چامان کردو لەسەر شاڵ ڕەنگی خورمای و ڕەش و شینکی هەبوو لایەم هەرۆ مەرغوبە ئەم ڕەنگانش بێگومان کوالیتی نایەتە خوارەوە ئێستا ئەم ڕەنگی کە میشانی تۆ ماوە ئەم شاڵە زاخۆیە ئەم شاڵە زاخۆی من زاخۆی دەرەجێکی پێڵن ئەم بای $1000 باشە ئەمە من بۆ خەڵکم دووریوە 9 دانە ساڵ لەبەری کردووە 9 ساڵ لەبەر کراوە قماشە بێ بێم باڵەکە شۆردوێتی وێناتی بۆ شاگردەکانم توێن کردووە هیچ فەرقێکی نەکرد لە ڕەنگەکانە ئەم ڕەنگەم دووێ بۆ خەڵک قەناعەت بکە هەنە لەو چەم قسە بڵێوانە بێ قەناعەت بکە ئەڵێ زیاتر لە 20 جار بوو هەردە جار ئەم شاڵە سەوزم شۆردوو هێناوەتی بۆ توگرن هیچی لە نهاتووە یان ڕەنگەکان ئەو ڕەنگە نین کە من تۆ بە زارێکی بڵێن تێگەچێ و یاخو کوالتێکی دابەزێنێ ڕەنگی چاکن ڕەنگی ئەو پۆشاکانە کە لەبەری هاوڵاتیانە پۆشاکی مارکە و پۆشاکی ڕۆمانی و تووشی لەبەرەکەن تەبیعی ئەوەش ڕەنگە هەر بۆ ئەو ڕەنگە هاتووە عیلم پێشکەوتووە سێندە مەرەزە سپیەکە بەس بیرمان نەچیە بێ ئەو قماشەی ئەم شاڵەی کە ڕەنگەکرێ ئەبێ مەرەزەکەی سپی بێ لەبەرە جوان ڕەنگەکە بگرێ ئەگەر مەرەزەکەی سپی نەبێ ڕەنگەکە جوان نەکە ڕەنگەکە تێگەیە بەس کە سپی و جوان ڕەنگە ئەو پرۆسەیە هەر لە کوردستانە بۆی ئەکرێت ئەو مەرەزە سپیە ڕەنگەکەی بگۆڕێت چونکە ئێستا دەزانین زۆربەی وڵاتان هەن بۆ نمونە هەر وڵاتی سین من چەند جارە باسی ئەوم کردە جلوبەرگی کوردی پیاوان ئەدورن ئەم قماشانە نابرێن بۆ ئەوێ لەوێ ڕنگ بکرێن یاخود لە وڵاتێکی دیکە هەمووی لە کوردستانە ئەکرێت تەنانەت ڕەنگکردنەکەی من خۆم لە سەرەتای بەرنامە باسم کە زیاتر لە 30 ساڵە نەک زیاتر لە 30 ساڵ بۆ 30 ساڵە شەمە ئیشمە بیرم لە گوت بچۆ وڵاتی سین ئەم شاڵە دروستکەم باشە ئەمە دروستکەم معلوماتم وەرگرتووە لەسەری ڕەنگم بۆ دەرەکەن باشە ئەم ڕەنگم بۆ دەرەکەن چ ڕەنگێکم بوێ هەچی ڕەنگەکانم بێ بۆم دەرەکەن بەس یەک کێشەمانی لێرە وڵاتی سین زیاتر ئیش بە دەزوو بە شتی پێشکەوتووەکە ئەم ماشەی ئێمە ئەم شاڵە مووی حیوانە مووی حیوانەکەوان لەوە ناچێت خۆ پێشکەوتون لە بواری ئیشەکە بەس لەوە ناچێت تا ئیسە ئەم شتیان بەکار هێناوە مووی حیوانەکە شی بکەن و بێن لە تەشوی دروستیکەن ئەجینا لە وڵاتی سین بێگومان ڕەنگەکان دەرکردووە ئێستا من خۆم هەنێ قماشم لای کامێرەکە دوای پیشانی بە لەگەڵ شاڵە هەسی پێ ناگەی فەرقی پێ ناگەی لە سین و هاتووە قماشەکەی دەرکردووە جۆری زبریەکەی ڕەنگەکەی دەرکردووە لە شاڵەکەی ئێمە خەریکە بڵم جوانتر بەس کە لەبەری ئەەکەی هەستەکەی ئەمە جۆرە هینێکی تایە و چۆن هەستێکی زبرێکی تایە مووی ئاژەڵ گرژە ئەو گرژیە و ئەو مووە بەڵێ زبرێکی تایە لە قماشەکان ناتوانانی ئەوە دەرکەن ئەژینا لە ڕەنگا دەریان کردووە لە شێوازی کۆتەکە دەریان کردووە لە هەموو شتەکانیان دەریان کردووە بەس لە شێوازی مووەکە تەبیعی مووی ئاژەڵ لەگەڵ بەکرا لەگەڵ مادەیەکی کاکە بۆ قماش بەکارێ جیاوازەکەی زۆرە بەچاو ئەبینرێ ئێستا ئاباکانی خلیج ئابای ئەو خەڵکە شێخە خلیجەکانوانەی کە پیاو ماخولانی خلیج ئابایەگەن بەسەرشانیانە بێگومان ئەو ئابانە ئابایان تایە زیاتر لە $1000 لە $1000 بۆ 50 زۆر 50 وەرەقە بە زمانی خۆمان 30 وەرەقە وەرەقە تا دەفتەریش ئەڕوا ئەم ئابایە بەسەرشانیم کە خەڵکە عەرەبەوە هەیە خۆ ئێستا ئەوان ئەوە پێشکەوتون بتوان لە وڵاتێکە دروستیکەن بەس مان دروست نابێ ئەوان ژەر بێگومان چنینێکە وەک ئەم چینانەی ئێمە شتێکی فۆکلۆری تایبەتی خۆیان ئەوانیش هەر بێ خۆیان بیکەن هەنشتی دەستکردێ ناتوانین یان دەستکاریکەی مێژوو کولتور بۆچی جوانە بۆچی مێژووی لە هەموو شتەکە ئینکاری لێ ناکرێ تاریخ ئینکاری لێ ناکرێ ئەو شتەکە مێژوویە ئینکاری لێ ناکرێت کەسێکی ناتوانێت بەدیلیەوە دروستکە ئێستا دوو لە ڕدان کلاش یانە تەسەوڕکەن کە کلاشێک تاریخی 1000 ساڵی هەیە کلاشێک لەم کلاشانە یەکەی ئەم کلاشەکە ئێمە بە شتێکی هاگەزایی سێدەکەن تاریخی ئەم کلاشە قەناعەتەکەی لەوە یانم زۆر بە دوای چۆن نزیکەی 1000 ساڵی ئەم تاریخە پێش 1000 ساڵی ئێستا
کورد بووە و هاوڵاتی بوو خەڵی بوو ئەمی دروست کردو پێڵاو نەبوو معمەل نەبوو کارخانە نەبوو ئەمە دروست کردووە. باشە کاک عادل شێوازی هەڵگرتنی جلی شاڵ من ئەگەر من هەڵە نەبم وان بیست و ئەڵەن ئەگەر بە شێوەیەک هەڵبگیرێت لە خۆیەوە چونکە هی ئاژەڵە مۆرانەیەک ئەگرێت ئێستا ئەو شتە هەیە یاخود چارەسەری هەیە شێوازی هەڵگرتنەکەی چۆنە یاخود ئەو زانیاری من هەمە هەڵەیە شێوازی شۆردنەکەی چۆنە؟ نا زانیارەکەی زۆ دروست و تەواوە زانیارەکەی دروست و تەواو ڕێگەڵی لەگەڵ ئێمای زانیارەکە زۆ تەواو دروستە ئێمە کێشەمان ئەوەیە زۆر سایانە خەڵیەتە لامان ئەڵە قاتەکەم هەڵگرتووە لە ماڵ ئۆسا هاتووی بەتاقاتە لە ناو کیسا کردوم بە کیسا و کردوم بە عەلاگا و قاتەکەم هەڵگرتووە و کاکە عیبیتیانم قاتم بۆ کونکون بووە ئەمە تۆ بڵێ چی بێت تۆڵم کاکە هادی بە ئەمە مۆرانە خواردوتی مۆران طبیعی چیە مۆرانە شتێکە لەناو ئەم مادەیەکە چۆن گەرایەکە لەناو مۆکا دروستە بێ بۆ ئەمە و معلوماتی من حەزم هەلێرە بە بیرەکانی بڵێم بۆ ئەوەی کە شاڵە پۆشن شاڵ لە بەرەکەن کە زستانان پاییزان کە فەسی پاییز زیاد شاڵەکانی هەڵەگرن جگەرەیەک تووتنی هەر جگەرە خۆر بڵێن هەر بەم زمانە تووتنی جگەرەکە وتکە نەجیفانەکانی یاخود حەبی ئەسپەرین ئێستا من لەم دوکانی خۆما ساڵانە بڕاتان هەبێ لەوە ئەچێ مبالەغە نەبێت زیاتر لە 20 بۆ 15 کوڵەباڵ هەفڕەبم هەموو شوێن دوکانەکەم هەمووی دانێن بە تووتن و بە حەبی ئەسپرین و بە کۆمەڵ موادیە لە سەیدەلیەکانە سەیدەلی تایبەتە بەخۆی ئەوانەی بووێنی بەکارێنین ئەو معلوماتە تەواوە دروستە زۆر ڕاستە حەزەکەم هەر لێرەشەوە زائیددار بۆ ئیزافی قسەکەی جەناب و معلوماتیکەم بە هاوڵاتیان جلی شاڵ چۆن ئەشوەرێت ئەنێ ئێستا ڕۆژانە کێشەمان ئەوەیە خانمان لە ماڵ و جلەکان دێنەوە لە سەیران یاخود لە شایەک لە مناسەباتێک کەمێک بە کورتی کاک عادل چونکە پرسیاری دیکەشم لێت ماوە ئیشوا باشە کاتە تۆ وەڵام مندایەوە کاک عادل غەسالە شاڵ مەشۆن باشە بەڵێ باشە کاک عادل با لە ڕووی نرخەکانە بزانین لە چەنەوە دەست پێکات تاوەکو چەند گرانترینیان بە چەنە و لە چەنەوە دەست پێکات نرخی شاڵ بە دوورینیەوە بە هەموویەوە بەڵێ نرخەکان تیانە شاڵی هەورامان لە 250,000 بۆ 200,000 دەست پێکا شاڵ ئەمە هەورامانەکە بوو شاڵی ڕانیەکە ئەم شاڵەیە ئەمە تقریبا لە 250,000 بۆ 300 بۆ 350 بۆ 400,000 دەست پێکا شاڵی زاخۆیەکان ئەم ڕێنگانن ئەمە لە $500 دەست پێ ئەکا حتا 1300 بۆ 1400 دلار ئەم ڕێنگانە ئەمە قەدی زاخۆیەکانیان ئەتوانم بڵێن لە 200,000 شاڵ دەست پێ ئەکا لە بڵێن هەورامانەکە 200 بۆ 250 بۆ 300 ڕانیەکە 300 بۆ 350 بۆ 400 زاخۆیەکە لە 5 جۆرەخەوە دەست پێکا هەتا 1200 دلار سم خۆم شاڵی 1200 دلاریم لایە تا 800 دلاریم لایە باشە دەستەکانت خۆش بێک عادل علی بەرگدورم بەیانە لەسەر جلی شاڵ پێکەوە گفتوگۆمان کرد بەو هیوایی کە هەر ئەو کولتورە جوانەی جلوبەرگی کوردی بمێنێت ئێوەی بەرگدور بە بەردەوام هەر بۆ مۆرکە کوردەواری خۆی بیدورن سپاس دەکەین دەستان خۆش بێ زۆر سپاسی ڕژەکەن لە شتان ساز ژمارەیەک لا گەنجانی شاری سلێمانی ستودیۆیەکی تایبەتیان بە ئەنجامدانی پرۆژەیەکی هونەری بە شێوازێکی هونەری هاوچەرخ کردوتەوە لە ستۆدیۆکە زۆرێک لە قوتابیانی بەشی هونەرە جوانەکان و ئەو کەسانی خولیای کاری هونەریان هەیە کارەکەن و بۆ پیشاندانی کارەکانیشیان پێشەنگایەکی تایبەتیان کردوتە تاوەکو هانی گەنجانی دیکەش بدەن بۆ ئەنجامدانی هونەری هاوچەرخ من کاری ئۆریگامی یەکەم کاری هونەرێکە کە حەقی بەسەر کاغز قۆڵکردنەوە هەیە لە یەک پارچە کاغز بەس بە قۆڵکردن بەبێ بڕین بەبێ کە تیرە ئەم شێوانە دروستەکەم ئیتر ئەتوانی هەموو شتێک دروستکەی لێوەی ئەتوانیت لە تیر و تیرەوە بۆ چەنەها ئینسان بە یەک پارچە کاغز بەو یەک پارچە کاغز ئەتوانین بەدڵی خۆ وردەکاری تیا بکەی ئەتوانی چاوی بۆ دروستکەی دان لێ و هەموو شتێکە بە مێشکدایەت خۆی لە یابانەوە سەری هەڵداوە ئەم کارە و هونەرێکی تازەیە تقریبی لەم 50 ساڵی ئەخیرە ئەوها پەری بەخۆیەوە دیوە
یەکێکم لە ئەندامەکانی یەلۆ ستودیۆ کە بەشداری یەکەم پێشانگای ستودیۆکەم کردووە بە 7 ئیش و ئیشەکانم بە دوو شێوازە هەنێکیان هێڵکاریە و هەنێکیشیان بە پاستیل کردومە. ئەم ستۆدیۆیە بە ناوی یەلۆ ستۆدیۆی زەرد لە ناو کارگا ئێستا بەو ناوە ئیشەکە پێشتر ناوێکی ترمان هەو بەڵام و ئەپدەیتمان کردوتە سەر نەبەت لەژێر ناوێکی ترایچە کە بە ناوی یەلۆ ستۆدیۆیە. ئەم ستۆدیۆ لە ساڵی 2020ەوە بە تەواوەتی درێژی بەکارەکانیەوە لەو کاتەوە بەردەوام پێشتر لە شوێنێک ترین بەڵام خۆشحاڵانە ئێستا ناو کارگە شوێنێکیان ناوینەتێ و لە ناو کارگەی کللتورە کارگەجگەرای کۆنی سلەیمانی لێرە دەست بەکاربوون و ئیشەکرێ. سەبارەت بە ئەو کەسانی کە وەریشانەگرین ئێمە ویستومانە تێکەڵێک دروستکەین لەبێنی ئەو کەسانی کە ئەکادیمین و ئانێشی کە حەزیان بۆ هونەر هەیە خۆت با بڵین هاوین و حەزەکەن کاری هونەری بکەن. ویستومانە تێکەڵی شوا دروستکەین هەم ئەمان سوود لە خیبرەی ئەو کەسانە وەربگرن کە ئەکادیمین و کاری ئەکادیمیەکەن و هەم ئەوانیش کە ئەگەر بە ستایلێکی جیاواز وەکووە بینن کە ئیشێکی جیاوازکەن هەم سوودیان هەبێتەوە بۆ ئێمە. بەو کارە هونەری و دەستڕەنگینی ئەو گەنجانەی کە بینیتان لە پێشەنگایەک بەشداریاکرد ستۆدیۆکی تایبەتیان هەبوو بۆ تای بە پرۆگرامی ئەمجارەی بەیانی 24 بۆ هیوایکە بابەتەکانی پرۆگرام بەکرێتەوە ببێت تا بۆ پێشنەوەی کە لەنێوان ئێمە